نائستقراری لە سووریای بینین. وبراستي دمشق كمترين لكربلاء، دمشق كمترين لقم، ولبنان كمان هي براستي ولاتي بكوجياني مسيحية ومسلمان وأين كان يترى. بمبستي كوتاي هنان بإدارة خوسري روجاوا. إسرائيل شكستي هنا ولا سركوتن بكنترول كرني غزة. سوريا بشويلة شو كان بيتك إلى محور رئيسي كاني وبحري عربي. آرامي رولا سوريا كوا كرد أكويتك شوي أم آراميو. إيران دۆستایەتی هەر کەسی کردبێت تا سەرکردوێت دژمناتی هەر کەسی کردبێت تا سەرکردێتی بەڵام ئەمریکا وانە پێگەی کورد لە دابەشبوونە خراپەکانی خۆیان داوازە. بینەرانی عزیزم کاتوم کاتێکتان باش لە شارپرێسەوە لەگەڵتانە بین بۆ گفتوگۆکردن لەسەر دوایین پێشهاتەکان لە سووریا ئەوەی کە لە ئێستادا ڕوودەدا لە سووریا بارودۆخەکە زۆر هەستیار و ناسەقامگیرە و لەلایەک ئەمریکا لەلایەک سووریا تورکیا و تەنانەت عێراقیش ڕەنگە ڕابکێشرێتە نێو معادلەکەوە و ئیسرائیلیش ژمارەیەکی بەهێزی نێو هاوکێشەکەی لەگەڵ میوانەکەم باس لە هەموو ئەم پرسانە دەکەین کە ئایا داهاتووی ئەسەد بەکوێگا پرسی کورد لە نێو هاوکێشەکەدا لەکوێدایە بە خۆشحاڵیەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر موئمین زەڵمیمان کردو کاک دکتۆر زۆر بەخێر سوپاس بۆ ئامادەبوونت. کاک دکتۆر ئەم نائستقراری لە سووریای بینین کە چەند ڕۆژی ڕابردوو زیاتر لە 300 چەکدار ڕەنگە ئێستا ژمارەکە زۆر زیاتریش بوو بێ و چەندین سووری ئاوارە بوون کۆمەڵێک ناوچە کەوتنە ژێر دەستی هێزە ئۆپۆزیسیۆنەکانەوە. حەزەکەم سەرەتا سەرنجت بزانم لەسەر ئەو بارودۆخەوە بۆ لە پڕ ئاوا تەقیەوە. بەڵێ دیارە ئەگەر بە شێوازێکی گشتی سەیری وێنەی و پێگەی جوگرافی سووریا بکەین ئەبینین کە هەمیشە بۆمبێک بۆ با بڵێن جۆرەکان تەوقیت کراوە بۆ تەقینەوە. ئێمە لە ساڵی ڕابردووە بینەر و خوێنەری زۆرێک هەواڵ بووین کە سەدان هاوڵاتی سووری بەهۆی تەقینەوەی بۆمبە ڕێژراوەکانی داعشەوە بە جەماوەکانی داعشەوە کوژران. دقیقەن ئەمە گواستنەوەی وێنەیە کە بۆی کە بەڕاستی سووریاوە خۆی ببینی. سووریا هەمیشە لە بەردەمەوەیە بووە کە جارێکانی تر تەقینەوە دەست پێ بکاتەوە و پێکدادانی چەکداری لە وڵاتەکە بێتە ئاراوە. ئێمە لە ساڵی 2011ەوە کە بەهاری عەرەبی لە وڵاتە عەرەبیەکان دەست پێکات سووریا بە شێوەی لە شێوەکان بێت یەکێک لە محور ڕئیسیەکانی و بەهاری عەرەبیە بەڵام ئەو کاتە هەم مامەڵەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن و هەم مامەڵەی ڕژێمی بەشار ئەسەد وای کرد کە بەڕاستی کەوتنی ڕژێمەکە کە چەند هۆکارێکی دی لە پشتەوەی ئێستا وتر عرضەکەم کە کەوتنی ڕژێمەکە زۆر بەخایەنێت و نەگاتە ئاستێکە وەکو چۆن لە تونس ڕوویدا وەکو چۆن لە مەسر ڕوویدا وەکو چۆن لە لیبیا دووبارە بوویەوە لە سووریا ژێمە بینەری ئەمە بین. هۆکارێکەشیەوە بوو کە بەڕاستی هێزە ئیسلامیەکانی بەشدار لە بەهاری عەرەبی کە جۆر لە جۆرەکان ڕابرایەتی ڕۆتی خۆپیشاندانەکانی بەهاری عەرەبیانە کرد لە سووریا دۆش داما بوون لەسەرەوەی کە چ میکانیزمێک جێبەجێ بکەن و چۆن مامەڵەی خۆیان لەسەر لەگەڵ خۆپیشاندەرەکانە بێن ئاراوە لە مصر و تونس بە دەقیقی ئیخوان موسلیمین بە شێوازێکی تاو ئاشتیانە مامەڵەی کرد. بەڵام لە لیبیا تا ڕادێکی زۆر کوێ شۆڕشی چەکداریەوە ئێمە بینیمان کە تەنان لە جەردەست ئیخوانان نەما یعنی ئیخوان نەیتوانی هیچ تەوجیهێکی هەبێت بە هەمان شەوە لە سووریا مایەوە بەشێک لە بزوتنەوەی ئیخوان موسلیمینی سووریا ئەو کاتە کە هات ناو شۆڕشەکەەوە بە جۆرەکان نزیک و دوورپەیوەندیان لەگەڵ هەموو پارچەکانی تری ئۆپۆزیسیۆنی سووریا هەبوو کە ئەو کاتە سوپای ئازادی سووریا هەبوو ئەو کاتە بەرەی نووسڕە هەبوو ئەو کاتە پاشماوەکانی داعش هەبوون بە شێوازە بڵێن دەستپێکی داعش نەک پاشماوەی داعش دەستپێکی داعش ئەو کاتەکە وەکو دەوڵەتی ئیسلامی عێراق و شام ڕاگەیەنراوە فەسائیل جیاوازەکانی ناوچە جیاوازەکانە دروست بوون و هەتا ئەنسار ئیسلامی کوردی کە ئێمە بینەری ئەوە بووین زیاد لە 600 گەنجی کورد لەو کاتەیە چوونە سووریا و بەشێک بوون لە بوونی بزوتنەوەی چەکداری دژی ڕژێمی بەشار ئەسەد. ئەمە لەلایەکی ترەوە هەموو ئەو ڕێگە جیاوازان شەڕەنگێزیانی کە بەشار ئەسەد بەرامبەر بەگەلەکەی خۆی بەکاری هێنا لە کوشتن و بڕین و ئاگر باران و هەموو ئەو شتانی ترەوە تا زیندانیکردن و ئەشکەنجەی جیاواز ئەمە وای کرد کە فۆرمەکە زۆر بە جیاوازتر شوێ پێشەوە بۆیە بەڕاستی نمونەی ئۆپۆزیسیۆن لە سووریا تەواو نمونەیەکی جیاوازە لەوەی کە لە میسرا دەبینین ئێمە لە تونس دەبین لە شوێنەکانی تریشا دەبین. بەڵام خاڵین بەهێزی جیاوازی گەورەك بۆ مانەوە ڕژێمی بەشار ئەسەدەوە بوو کە
ئێران بە تەواوەتی هاتە ناو دۆخەکەەوە و ئێران وەکو هێڵێکی سوور سەیری سووریای کرد بۆ خۆی چکە بەڕاستی سووریا پێگەیەکی زۆر تایبەتی هەیە بۆ ناوچەکە ئێمە سووریامان هەیە سووریای اقتصادی ئێمە سووریامان هەیە سووریای سیاست ئێمە سووریامان هەیە سووریای پێگە جوگرافیەکەی ئێمە سووریامان هەیە سووریای ئاین بۆیەش لە هەموو میحورەکانەوە کاریگەریکی زۆر جیاوازی هەوە لە هەموو ڕەهەندە جیاوازەکانەوە بۆ ئێران گرنگی تایبەتی خۆی هەبوو. بەڵێ کاک دکتۆر لە ئێستاە سووریا بۆ بە چەقی ململانەکان پێت وایە ئەمریکا و لە بەرامبەردا رووسیا و ئێران چۆن مامەڵە لەگەڵ ئەم هاوکێشە ئاڵۆزەیەکەن؟ خۆی کاگەیات کە سەیری دۆخەکەکەی دوو سێ شت هەر بە خێرایی توانی بەچاوی خۆت بخە. یەکەمیانەوەی کە ئێمە ئێستا قوڵایی استراتیژی دەوڵەتی ئەمریکا لە سووریا زۆر لاوازە چونکە ئەمریکا لە قۆناغی گواستنەوەی دەسەڵاتایە لە بینی بایدنەوە بۆ ترامپ بۆ بەڕاستی بە ئایدیایەکی زۆر جیاوازەوە کە ئەم بۆشاییە جۆرەکان لە پەنجەرەیەکەوە دەرەکەوێت لە سووریایە هێزەکانی تر هەوڵی دەستوەشاندن نەدەن. تورکیا بۆ خۆی دێتەوە سەرخەت و هەوڵی دەستوەشاندن نەدا کە بە ئامانجەکانی خۆی بە مەهامەکانی خۆی بە استراتیژەکانی خۆی بگات لە سووریایە. لە لایەکی ترەوە ئیسرائیل دێتە ناو دۆخەکەەوە، لە لایەکی ترەوە رووسیا دێت دیفاع لە بەشار ئەسەد دەکات، لە لایەکی ترەوە ئێران لە شەوی ڕابردوو هێزی جوڵاندووە جۆرەکان فەرماندە سەربازەکانی ئێران چۆنتە ناو سووریا بۆ پارێزگاریکردن و جارێکی تریش بەڕاستی بۆ ئێران حەزەکەمەوە دووپاتکەمەوە تا کاتێک ئێران بیەوێت سووریا ناکەوێت. ئێمە حەزەکەم لەوە دڵنیابین و بەڕاستیش ئەم سیناریۆیانە بەردەوام لە دووبارە بوونەوەیان. بە تەنیشتی ئێمە دوو هۆکاری سەرەکی هەن بۆ بەردەوامی ئەم دۆخە لە سووریا. یەکەمیانەوەی کە بابەتە ناوخۆیەکانی سووریا زۆر خراپن. اقتصادی سووریا لە ئاستێکی خراپایە، اقتصاد دەوروبەرەکەی لە ئاستێکی خراپایە، ژمارێکی زۆر پەناهەندەی سووری هەن و ڕژێمی سووریا لە ماوەی ڕابردووە لە ساڵی ڕابردووە بە تەحدیدی هەزاران کەسی کوشتووە بەبێتاوان و ئەمەش وای کردووە کە جۆرەکان تەوقیتەکە بۆ تاقینەوە هەمیشە ئامادە بوو بێ. لە دەرەوەی دۆخەکەشەوە سووریا پێگەیەکی جوگرافی تایبەتی هەیە. من عەرزم کردی سووریا لە شوێنێکایە کە لەلایەکی ئیسرائیلە کە بە هەموو ئاماژە جیاوازەکانی بوونی ئیسرائیلەوە لەلایەکەوە ئێران لەلایەکەوە عێراقەوە لەلایەکشەوە تورکیایە. ئەمە وای کردووە کە پێگەی جوگرافی سووریا پێگەیەکی زۆر تایبەتەوە پێگەیەکی زۆر هەستیارە. بۆیەش کاتێککە تورکیا بە ئامانجی کۆتایی هێنانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد یا بڵین ئەوەی کە پێوترێ بەری خۆسەری لە ڕۆژاوا هەنگاو بۆ ئەوانەیە کە ڕژەمی بەشار ئەسەد ناچار بکات بێت سەر مێزی گفتوگۆ هەموو ڕێگەکانی خۆی ئەگرێتە بەر و جارێکی تر هەوڵی بەهێزکردنەوەی سەرایە جیهادیەکان ئەدا کە لە سووریا لە ساڵانی ڕابردووە بە دەقیقی لە 2012 تا ئێستا دامێکی کاملی ئەم پرۆژەی کردووە. کاک دکتۆر لە ئانووساتی ئەمە ئەگەریش معلومی بەڕێستانە دایمەن لە سیاست و بە تایبەتی لە بۆ سیاستی خارجی بەکارهێنرێ لە ئەگەری کەوتنی ئەسەدا پێتان وایە بارودۆخەکە ئارامتر ببێتەوە چونکە ئەزمموی وڵاتانی ترمان کردبوو کە لە بەهاری عەرەبیە دیکتاتۆرەکەیان نەخست بە قەولی خۆیان دواتر وڵاتەکە تەماوەیەکی زۆر هەبوو بە تایبەتی هەتا ئێستاش ڕەنگە لە زۆر وڵات ئارامی بەخۆیەوە نەبینی. ئەمە بۆ سووریاش دروستە لە ئانووساتی کەوتنی ئەسەدا ئایا ئارامی ڕوو لە سووریاکەوە کورد ئەکەوێتە کوێی ئەم ئارامیەوە؟ بەڵێ ئەگەر ئیجازە بدەین قسەکەی ترم تەواوکەم بۆی کە مەسەر ئەمە چکە پێوەستنێک هەیە لەم لێوەندەیە. ئێمە کاتێک وەکو ئاماژەم پێکرد تورکیا بە ئاراستەی خۆی بە ئامانجەکانی خۆی هەنگاوان. باش لەم لاشەوە ئێران هەوڵی بەهێزکردنی پێگەی خۆی لە سووریادا چونکە سووریا بەڕاستی بۆ ئێران گرنگە و بەڕاستی دیمەشق هیچی کەمترینە لە کەربەلا، دیمەشق هیچی کەمترینە لە قوم و ئەمە وای کردووە کە پێگەی تایبەتی دیمەشق بۆ پێگەی تایبەتی سووریا و دۆستایەتی مێژینەی بەشار ئەسەد و خانەوادەی ئەسەد لەگەڵ ڕێبەرانی ئێرانە پەیوەندێکی زۆر قوڵ و استراتیژیە کە ئێمە زۆر بە دەگمەن ئەم پەیوەندیە لە نێوان ئێران و ڕێبەرانی ئێران لەگەڵ هێزەکانی تریا وڵاتانی تر دەوروبەر ئایبینین. نقطەیەکی ترەوەی کە رووسیا لێرەیە بۆ دووشت یەکەمیان ئەوەیە کە پشتیوانی دۆستەکانی خۆی بکات کە ئێران و بەشار ئەسەد و ئێمە لە 2011 شەوە بدواوە بە هەمان شەوە بوونی رووسیامان لەوێ بینیوە و دەبینیمان کە پێش هەموو هێزەکان رووسیا لە پێرەشەوە دەستی کرد بە بردومانی هێزە چەکدارەکانی هەیەت تەحریری شام کە با بڵین بەری ڕزگاری شام کە پێکدێن لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و هێزە جیهادیەکان. لەم لاوە ئێمە ئیسرائیلمان هەیە، ئیسرائیلێکمان هەیە لە غەزە دۆڕاوە، ئیسرائیلێکمان هەیە لە غەزە شکستی هێناوە، ئیسرائیلێکمان هەیە ئەوەی کە لە چاوەڕانی خۆیاتی بە سەرکەوتووی غەزە کۆنتڕۆڵکان نەیتوانێت کۆنتڕۆڵیکا چونکە زیاد لە 40,000 کەسی کوشتووە زیاد لە ئەوەندە ملیۆن کەس ئاوارە دەربەدەر بوون، هەزاران باڵەخانەی زۆر گەورەدار ڕماون بەڵام ئیسرائیل شکستی هێناوە لە سەرکەوتن بە کۆنتڕۆڵکردنی غەزەیە. بە تەنیشتی شەوە من تا ڕادێکی زۆر توانم بڵێم حەماس لە گەشەی بەردەوامە و حەماس لە بەهێزبوونی بەردەوامە لەگەڵ ئەوەشا کە سەرکردەکانی کوژراون.
بە هەمان شەوە کاتێک کە ئیسرائیل هات لە ناچاری درێژەدان بە دۆخی غەزەیە هێرشێکی لەسەر لوبنان ڕاستە دنەدان هەبوو ڕاستە دنەکردن هەبوو بۆ دۆخەکە بەڵام هێرشەکانی ئیسرائیل بە پێچەوانەوە بە پێچەوانی چاوەڕوانەکانی وەزارەتی بەرگریەوە بە پێچەوانەی CIA بە پێچەوانەی هەموو دەستگا استخباراتەکان تەنان موساد خودی موسادیشەوە لە لوبنانە سەرکەوتوو نەبوو بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان نەیانتوانی ئەو ئاماژەیەوە ئەو ئامانجە گەوران پێکن بە پێچەوانە و ڕوبەڕووی ڕخنەی زۆر بوونەوە چونکە ئێمە لوبنانێکمان هەیە وەکو بووکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەیرەکرێت لوبنانێکمان هەیە کە پێگەی تایبەتی هەیە لە ڕووی استراتیژیەوە و لوبنانێکمان هەیە بەڕاستی وڵاتی پێکەوەژیانی مەسیحیەت و مسلمان و ئاینەکانی ترە بۆیە ڕوبەڕووی ڕخنێکی زۆر بووە بۆیە ئیسرائیل هات چییە کە ئەمجارە ئیسرائیل هاتووە ئێستا دەیەوێت جۆرەێکی تر بێتەوە ناو یاریەکە کە ئەویش بە پشتیوانیە جۆر لە جۆرەکان دەربڕین پشتیوانیە بۆ هێزەکدارەکانی ئۆپۆزیسیۆن لە ڕێگەی تورکیاوە زیاتر بۆی کە هەر جۆرێک بێت ئێران لە ناوچەکە دوور خاتەوە یان با بڵێن بەژوەندەکانی ئێران بکاتە ئامان. بەڵێ کاک دکتۆر لە قسەکانتەوە تێگەشتم کە تورکیا ئەوێ جۆرەك لە جۆرەکان لەگەڵ ئەسەد دانیشتن کە بۆ بەمەبەستی کۆتایی هێنان بە ئیدارەی خۆسەری ڕۆژاوە لەلایەک ئێران بە حکمی جانبە مەزهەبی و تاڕادێکی زۆریش سیاسیەکە ئەوێ پشتگیری سووریا بکە و ئەسەد بهێڵێتەوە کەواتە کورد بە تایبەتی کوردی ڕۆژئاوا ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا لە نێو بەرداشێکی زۆر گەورایە لەلایەک تورکیا لە نێو بەرداشی هاوپەیمانەتی سێ دەوڵەتی گەورەی ناوچەکایە پێتان وایە کورد دەتوانێت احتیفاز بە و توانای خۆیەوە بکایانی ئەتوانێت متمانێکی ئەوەندە نێو دەوڵەتی بە تایبەتی متمانە ئەمریکا و وڵاتە زلێزەکان بەدەستبێنێ بۆمانەوەی خۆی کاگات وەکو چۆن ئێمە کاتێکە بۆ نمونە باس لە پێگەی ئەسەد دەکەین لە ئێستاە ئەبێ بیرمان نەچێت ئێمە ئەسەدێکی قوڵمان هەیە لە مێژووە وەکو پێشتر ئاماژەم بکرد بە پەیوەندی قوڵەکانیەوە بە مێژووە درێژەکەیەوە بە هەمان شەوە بۆ کوردیش ڕاستە ئێمە کوردمان هەیە لە ڕۆژاوایە لە 2013 تێگەشتنێکی جیاوازی هەیە بۆ دۆخەکە لە ئەو کاتە تێگەشتنێک هەبوو بەرامبەرەوەی کە بۆ نمونە دوو بەرەی جیاوازی بۆ خۆی نەکاتەوە لە شەڕا بەرەیە کە پەکەکە لە باشووری کوردستان و ڕۆ تورکیا هەبوو و بەرێکی ژەوان بەرەو تورکیا و بەرەو ئەسەدیش بنەوە بۆیە تێگەشتنەکە بۆ ئاراستەیە بوو کە جۆرەکان ئارامیەک لە ڕووی لە ڕۆژاوا کرد جەنابەت حتمان ئاگاداری ئەو گەشەبێدانی ئەو کاتی پەیوەندی جیاوازەکانی بەڵام ئەوەی کە تورکیا ئاهێڵێتەوە لێرەیە تورکیا بەڕاستی ئامانجی ئەوەیە کە کۆتایی بە خۆسەری بێنێ ینی ئامانجە سەرەکیەکەی تورکیا بەشداریکردن لە هەر جوڵێکە لە سووریایە ئەوەیە کە کورد نەبێتە هیچ و بەڕاستیش ناوێت ڕۆژاوای کوردستان بەو شەوەی کە ئێستا هەبووە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بە هەموو ئەو فشارانشی کە تورکیا کردی بە هەموو ئەو درۆنانەی کە ڕۆژانە ئینێرێتە سەرکردەکانی هەسەدە و SDF بە هەموو ئەو ئاماژە جیاوازانەی کە ئەی خاتە سەر لە ڕێگەی ڕێکخراوە عەرەبیە موسڵمانەکانەوە لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازیەکانەوە لە ڕێگەی تعریبکردنەوە تەکریکردنەوە لە ڕێگەی تعریبکردنەوە هەموو تورکیا بۆ زانیاری پشتیوانی لە هەموو هەوڵێک کات بۆی کە کۆتایی بە ڕۆژاوا بهێنرێت و بەڕاستیش لە ڕابردووە ئەمەی کردووە ئێستش بە هەمان شەو درێژە بەمە ئەدات تورکیا پشتیوانیکی تەواوی هێزە ئۆپۆزیسیۆنەکانەکان لە ئێستا بە دیاریکراوی تەحریری شام بۆ ئەوەی کە ئەسەد ناچار بکات پەنا بۆ ئەو بێت کە کاکە تۆ کۆتایی پێ بهێنە لە کاتێکات زۆر بە گەمژانە مامە لەگەڵ دۆخەکە ئەکات ئێمە لە ڕابردووە بە دقیقی لە دوو ڕۆژی ڕابردووە لێدوانێکی حکوومەتی تورکیمان بینی کە بێ ئاگایی خۆی لە هێرشەکە ڕاگەێنێ کە بەڕاستی ئەمە زۆر مامەڵێکی ینی ئیعلامی زۆر گەمژانە ئەگەر مێرولێک بچوڵێتەوە ڕاستیەکە ئێمە ئیطلاعاتی تایبەتی وڵاتان لە ناوچەکە زۆر بەهێزەوە کارگەشوە ئەوەی پەیوەندی بە ڕۆژئاوای کوردستانەوە ئەمێنێتەوە ئەوەیە کە من پێم وایە ڕۆژاوای کوردستان نابێ ئەو هەڵەیە بکاکە لە هەرێمی کوردستان ئێمە کردمان لە ڕابردووە هەرێمی کوردستان هەوڵی زیادکردنی ناوچەکانی خۆیدا بە دوای هێڵی 360ەوە کە کوێ منطقەکانی کەرکووک کوێ منطقەکانی خانەقین لەولاوە کوێ منطقەکانی شنگال و شوێنەکانی تریش ئەگەر ڕۆژئاوای کوردستان بە مانەوەی خۆی احتفاظ نەکا بەوەی کە هەوڵی زیادکردنی ڕوبەرەکەی بدات تەنانەت ڕوبەری ئەو ناوچانشی کە لە منبەج و لە ئیدلیب و لە هەندێک لە ناوچەکانە کە لە ڕابردووە بەهۆی هێزجێکدارەکان و لە دەستیدا من قەناعەتم وایە ئەبێت ڕۆژاوای کوردستان لە ئێستای خەتێ بکەشێ بۆ خۆی بە هیچ شێوەیەک هەوڵی بەرەوپێشچوون نەدات چونکە هەر جۆنە بەرەوپێشچوونێک زیاتر ئاگرەکە بەرەو خۆی ڕاکێشێت و بەڕاستیش تەنیا شتێک کە ئێستا ڕۆژاوای کوردستان ئەتوانێت بیکات وەکو بەرنامەیەکی استراتیژی بۆ خۆی بۆ ئەم مدەتە ئەویش لەگەڵەوە حەزەکەمەوە بڵێم ینی ئێمە کاگەیات ئەزمموی دەوڵەداریمان نییە لە مێژووی خۆمانە بۆیە هەموو هەوڵەکانمان هەوڵی تاکتیکین هیچ هەوڵێکمان نییە استراتیژی بێ و هیچ هەوڵێکمان نییە بە ئاڕاستیەوەیە بێ کە خەریکی چیەکەین بۆ 10 ساڵی داهاتوو ئێمە هەمیشە معڕەز بووین بۆ ئەوەی کە ئایا هێرشێکمان لەسەر خۆ با بپارێزین
يعني دە ساڵی ڕابردووە لە ماوەی ڕابردوو ڕۆژاوای کوردستان دقیقەن ئەمە دروستە و ئێستش ئەمەیە ڕۆژاوای کوردستان وازانم خەڵکی زۆر ماندووە بۆیە هەر جۆرە جوڵەیەک بە ئاڕاستی زیادکردنی نفوزی SDF و نفوزی بەرەی خۆسەری لە سووریایە بە زیانی خۆیەکەوێتەوە بۆیەش بەڕاستی زۆر مهمە هەوڵی پاراستنی خۆیان بدەن بە زۆر شەوە نچنە ناو کاک دکتۆر تا چەند گرنگە ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا و هەسەدە بە دیاریکراوی وا بڵێن لەگەڵیان ئۆپۆزیسیۆنەکانی ترا لە سووریا ئیتیفاقێکی هەندە بە قوتی هەبێت کە لە داهاتووە بەریەکەوتنیان نەبێت لە ناوچەکان لەو ناوچانێکە بۆ منە چۆن ێستا مەڵێن لە هەرێمی کوردستان ناوچە جێناکۆکەکانەیە چۆن لە ڕۆژئاوا احتیفاز بەو ناوچانەوە بکرێ و چ جۆرە هاوپەیمانەتیەک لە بەرژەوەندی کورد دەبێت کاک ئەیاد پێگەی جوگرافی ئەم پارچەی ڕۆژاوی کوردستان کە ئێمە هەمانە ئەم پارچەی کوردستانی لە ڕۆژاوا کە هەمان پێگەیەکی زۆر جیاواز پێگەی کە چواردە و درراوە بە کۆمەڵی خەڵکی تر ئێمەکی لە دەرەچەکانمان بۆن منەک لە ڕابردووە کە هەبوو پەیوەندیان لەگەڵ باشووری کوردستانە هەبوو شنگال بوو خۆزانانی سەرژەویش بە دەستی هەر شعبیەوەیە وانە لەبەرەوە پێگەکەی زۆر جیاوازەوە پێکەشی زۆر هەستیارە بۆیە من تاکید لەسەرەوەکەمەوە هەر جۆرە جوڵەیەکی هەڵە ئاکامەکەی کەوتنەوەی ئاگرەکەی وە زیاد فراوانبوونی ئاگرەکەی بەلەسبەدەوەی کە تا چەند دەگەتوان لە هێزەکەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر بجوڵێتەوە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر جێگەی متمانە نین هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر زۆری نەیان ئێستا تورکیا ئیدارەیانەدا تەنها لە یەک شتە هاوپەیمان ئەویش کەوتنی ئەسەدا تەنیا لە یەک شتە هاوپەیمان ئەویش کەوتنی ئەسەد بەڵام مەرج نییە ئامانجەکە تا کۆتایی بڕوا دۆکە ئاماژەم پێکەدەمە یاریەکە دیسان گەرمبوونەوەی دۆخەکەیە تورکیا کەی زانی ئەسەد ڕازی بۆ بە مەرجەکانی دڵنیا بە کۆتایی بەم شۆڕشەیەنێ بەڵام ئایا ئەمریکا کاک دکتۆر قسەمان لەسەر ئەمریکا نەکرد قسەکەت بە هەنگوین لێ وەرەگرم کوردەواریڵێ بە شەکر لێ دووەرەگرم بەس خۆ شەکر خراپە من بە هەنگوین لێ دووەرەگرم کاک دکتۆر ئایا ئەزمموی ئەفغانستان تا چەند نزیکە لەوەی بێ بە ئەمری واقع بە نسبەت ئەمریکاوە ئایا ئەمریکا هیچ نیازێکی کشانەوە یا ئایا ڕوئەدا ئەمریکان لە پڕهێزەکانی بکشێنەوە لە سووریا ئێمە ئەمریکایەکی بێمتمانەمان هەیە کاک ئەیات بە دقیقی قسەیەکی سیاسی هەیە لە بینی ئێران و نەکانی دۆستەکانی ئەڵێن ئێران دۆستایەتی هەر کەسی کردبێت تا سەرکردوێت دژمناتی هەر کەسی کردبێت تا سەرکردوێتی بەڵام ئەمریکا وانە ئەمریکا زۆر ئاسانی دۆستەکانی خۆی فرۆشێ ئەمریکا زۆر ئاسانی دۆستەکانی خۆی بەجێ هێڵێ لە ڕابردوو شەمان بینی و لە عێراق بە هەمان شەوە بەوە ڕاستەیە ڕۆشتووە و لە ئەفغانستانە نمونەیەکی زۆر زیندووە کە ئێمە بینیمان لە دوای 20 ساڵ کارڕزەی تەنها فریاکەوتنی فریایەوە کەوت کە جانتاکەی خۆی هەڵگرێ فریا هیچ شتێکی تر نەکەوت لەبەرەوە ئەم بەڕاستی ڕۆژاوای کوردستان خراپەکە ئەگەر هەموو هێلەکانی خۆی بخاتە سەبەتی ئەمریکاوە و بەڕاستیش خراپەکە ئەگەر چاوەڕانی زۆر گەوری لە ئەمریکا هەبێت ئەمریکا تەنیا بەرژەوەندەکانی خۆی لەوێ پارێزت کە بەڕاستیش هەدەفە گەورەکە اقتصادە اقتصادی سووریای کە ئەمریکا چاویلەتی نەوتەکەیەکە ئەمریکا چاویلەتی و بۆ خۆی بیپارێزێت ئەگەران بە هیچ شەوەیەک خۆزانی ترمپ بەداخەوە ئاگایەکی زۆر باشی نییە لە دۆخەکە و لە ڕابردووە بینیمان لە 4 ساڵی پێشترا کە سەرۆکی ئەمریکا بوو زۆر بە شێوازێکی نائاگایانە باسی لە کوردەکانی ڕۆژاوا کرد و بەڕاستیش نەیەزانی کە ئەمانە کێن لەکوێوە جوڵێنەوە و چۆن مامەڵاکان بۆیە ئەسڵەکە ئەمەیە کە ئێمە ئەمریکامان نییە ئەمریکای متمانە بێت ئەمریکامان نییە ئەمریکاوە بێت ئەمریکا ئێستا بەدوێ بەرژەوەندەکانی خۆیەتی و بەڕاستیش تا ڕادێکی زۆر ئەتوانم بڵێم تا دروستبوونی حکوومەتی نوێی ترامپ ئەمریکا ناتوانێت هیچ جنگاوێکی جدی بنێت بە ئاڕاستی پاراستنی کاک دکتۆر پێم خۆشە لە سەر عێراقیش هەڵوێستەیەک بکەین و بۆستیم بزانین پرسەکانیش سەبارەت بە عێراق وەڵامەکانیان چییە بێ دوێنێ محەممەد شیاح سوودانی وتی یاسایشی عێراق و سووریا یەک پێم خۆشە سەرنجت لەسەرم قسێ بزانین عێراق و سووریا و ئێران هاوپەیمانی سەرۆکین لەم دۆخەیە ئێمە بیرمان نەچێ ئەگەر هەژمونی ئێران لە ناوچەکە وەرگین ئەو هەژمونە لە عێراق زۆر تۆخە و بەڕاستیش هەر ئەمەیە وای کردووە کە محەممەد شیاع سوودانی عەبدولەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق وەزیری بەرگری لە 3 ڕۆژی ڕابردووە بەردەوام لە جوڵایە بوون وەزیری بەرگری پێرێ وەفدێکی نردووەتە سەر شنگال بۆ منطقەکەەوە پاراستنی ناوچەکە و پاراستنی ئەمنیەتی سنوورەکانی خۆی بە گرنگە زانێ ئەمە دیوەکی دۆخەکە دیوەکەی ترەوەیە کە بەڕاستی ئەگەر ناچار بن بۆ پاراستنی ئەسەد بە دڵنیاییەوە هەردی شعبی بەشێکی سەرەکی ئەبێت لە پارێزگای لە ئەسەد و ئەمەش ینی چی ینی عێراق قاچێکی عێراق لە ناو دۆخەکەیە عێراق بیەوێت یان ناتازە چۆتە ناو دۆخەکەەوە و ئەوەیشی کە ئێمە خوێنەوەی بۆ ئەکەین لە داهاتوێکی زۆر نزیکاوەیە کە عێراقش بەشێکە بێت لە ملانە گەورەیە کاک دکتۆر جاران پلانەکە بوو قسەی زۆر لەسەرکرا پلانی سێ هەرێمیەکە شیعە و سونە و کورد ئەوترێ ئێستا کاتێکی زێڕینە لە بەردەم کووردا ئێستا کاتێکی زێڕینە مەبەستە لەوەی کە
بارودۆخەکە لە سووریا گەورەتر بێ هێزە شیعیەکانی جادوایی قسەکەی خۆمە بەستمەوە بەو سێهەرێمیەوە هێزە شیعیەکانی عێراق هێرش بکەنە سەر ئیسرائیل بەردەوام دواتر ئەمە ببێ بەهۆی لێدانی سووریا و عێراق لەلایەن ئیسرائیلەوە لەو کاتێ ئەو پلانە جێبەجێ بکرێت پلانی سێهەرێمەکە جامێ سەرنج لەسەرەوە بزانم تا چەند گرنگە ئەم پلانە جێبەجێ بکرێەوە ئایا نزیکە جێبەجێ بکرێ بۆی کە هێزە شیعیەکان پەلاماری ئیسرائیل بدەن یا عێراق تەداخلی حەزەکەم زۆر واقعی سێری دۆخەکە بکەین ینی ئێمە قسێک منطقیمان هەیە هەموو جارێک گەڵین سیاست بە ئەمری واقع و سیاست بە خوێنەوەی واقع خوێنەوەی واقع ئەسڵەکەمان پێڵێت ئێمە بە دڵنیاییەوە سەری دۆخەکە ئەەکەین کە ئەگەر نەک سێهرێمیکردنی بۆ سێهرێمکردن بۆ عراقوە پرۆژەکەی ئەمریکا پرۆژەکەی بادنەوە کە لە قەدیمەوە باسوخواڵە سەرەکرێت چەندین سیناریۆ جیاوازیش بێنن سەر ئەوەی کە بۆ داهاتوی عراق و بۆ داهاتوی کوردستان بێناراوە ئەگەر ئێران لەگەڵانە بێت سەرکەوتو نابێت بۆیەش بە هیچ شێوەیەک ئێستا لە ئێران لەگەڵ ئەم دۆخەیان نییە ئێران بە هیچ شێوەیەک پارچە پارچەکردنی عراق نییە لە دوانە جیاوازەکان وەستەیتمەنە جیاوازەکانی ڕێبەرانی ئێران وەزیری دەرەوەی ئێران لە کاتی خۆیان سەرۆکۆماری ئێران لە کاتی خۆیان ئایەت الله عوزما خامنەئی لە کاتی خۆیان هەموو ئەمانەوە ئەمانگەنە ئەوەی کە بەڕاستی ئێران لەگەڵ ئەمەیان نییە و بەرکاتێکیش لەگەڵیان نەبوو ینی ئێمە بینیمانە ئێمە ئەزمونێکمان هەیە لەگەڵ مامەڵەکردن دژی ئێران ڕێفراندۆممان هەیە ڕێفراندۆمی هەرێمی کوردستان ڕێفراندۆمێکی تاوا دەستوری و بە قەراری خۆی و هیچ کێشێکیشی لەڵمان نەبوو ١٩٧ خەڵکی هەرێمی کوردستان دەنگی بە ڕێفراندۆمدا بەڵام نەتیجەکەیمان بینی کە کوردستان بچوو کرایەوە کوردستان کراوە قاڵبەکەی خۆی کە پێشتر قاڵبێکیەوەمان هەبوو من وازانم هەموو جۆرە خیاڵ پڵاویەک بە ڕاستی ئەوەی کە کورد فراوان بکرێ ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان بدرێ لە یەک ئەوەی کە خوێنەوەی جیاوازی بۆ کرێت یانەوەی کەوتێت وەڵام مەزلوم عەبدی بە سەرۆکۆماری تورکیا سووریا ئەڕاتە پێشەوە نەزانم هەندێک لەمانە بەڕاستی هیچی ئەوە نین کە ئینسان خوێندنەوەی سیاسیانیان بۆ بکات تقریبا زیاتر لە پۆستی فەیسبووکە چەندیان لە ئاماژەی زۆر باشە لە ئانووساتی تەداخولکردنی عێراقا لە سووریا گرنگە حکوومەتی داهاتووی کوردی بە تێڕوانینی بەڕستان چۆن هەڵسوکەوت لەگەڵ بارودۆخەکە بکات چونکە دیسانەوە کوردەکەوتە نێوان دوو بەرداش لە بەرداشێکیان لەگەڵ حکوومەتی ناوەندا پێک بێ و پۆستی هەیە و سەرۆکۆمار کووردە لەلایەکیکەوە ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا کەوێتە بەرمەترسیەوە پێت وایە لێرا گرنگە کورد چۆن هەڵسوکەوت ئێمەسم لە بەشی باشوورە ئێمە بەداخەوە کورد لە ئێستا پێگەکەی زۆر لاوازە کاکات ینی پێگەی با کوردی باشووری کوردستان پێگەکی زۆر لاوازە ئەو کوردەی کە لە ئەیتوانین لە 2012 تا 2015 پشتیوانێکی سەرەکی بێت بۆ ڕۆژاوای کوردستان هێزی پێشمەرگە بڕواتە کۆبانێ جارێکی ناتوانێت بکاتەوە چونکە ئێمە وەکوتم خۆی پێگەکەی لاواز بووە پێگەی کورد لە عێراق لاوازە پێگەی کورد بەرامبەر بە ئێران لاوازە پێگەی کورد بەرامبەر بە ئەمریکا لاوازە پێگەی کورد لە دابەشبوونە خراپەکانی خۆیان لاوازە ئێمە کێشەی ناوخۆی کوردستانمان زۆر جەنابەت زانی ئەگەر منطق بێ ڕەنگە باشترین پێناسە بۆ بارودۆخ هەرێمی کوردستان دوو ئیدارێکی تەواوکە ئێستا بەسەر کوردستانە چەسپاوە اینجا کێشە اقتصادەکانی بابوەستێ خەڵک کێشەی موچەی هەیە کێشەی معاش و بژێوی و ژیانی هەیە ئەمە هەمووی وای کردو کە بەڕاستی کورد ناتوانێت هیچ هەنگاوێک بنێ بە ڕاستەی پاراستنی ڕۆژاوای کوردستان ئەگەر چاوەڕوانەکەمان زۆر بێت ئەوەی کاکرێت وەکو بڵێ چی بکات و چۆن هاوکاری هەر ئەمەندەیە هاوکارەیەکی تا ڕادێک هاوسۆزیە کە مەتوانین بۆ ڕۆژاوای کوردستان هەمان بێت و ئەکرێت جۆرەکان ڕاوێژێکیان پێ بدرێت لە ڕێی سەرکردەکانی کوردەوانیان کە پەیوەندی باشیان لەگەڵ سەرانی SDF و سەرانی هەسەدە هەیە لەوێ ڕاوێژی باشیان پێ بدرێت و تا ڕادێک بەشێک بن لە پرۆسەی پاراستنی ئەو قەوارەیە کە بەڕاستی ئەمە زۆر گرنگە زۆر سوپاس بۆ دکتۆر مومین زەڵمی مامۆستای زانکۆ بینەرانی عزیز بەم جۆراتی ناوکۆتایان بەرنامەیە تا بەرنامەیەکی تر سپاردەی خوابن خواتان لەگەڵ